بەناوی خی گەورە سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستان ڕووی لاڵکشانە حکوومەت هەرێمی کوردستان ماوەی 7 ساڵە دەرگای دامەزراندنی لە کەرتی گشتی داخستووە و ئەمە جگەلەوەی کە لە ماوەی 7 ساڵەدا پاشەکەوتی موچە و لێبڕینی موچەی پەیڕۆ کردەوە کە مەش کاریگەری ڕاستەخۆی کردوتە سەر بازار لە بەرنامی ئەمڕۆ بە میواندارێک لە بەڕێزان بیلال ڕەوف ئابوورینا سەروا بەرهەم محەممەد ئەندامی ئەنجومەنی دەچوانی دانەمەزرا و لە هەولێریشەوە پارێزەر گۆران دیبەگەی قسە لە سەرەوە دەکەین هۆکارەکانی هەڵکشانی بێکاری چین و پلانی حکوومەتیەوە لە ئێستاش دەکە حکوومەت موچەی بڕیوە و بازار وەستاوە کاسبکاران بەچی پارەی باج و ڕسومات بدەن. ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستان ڕووی لە هەڵکشانە و حکوومەتی هەرێمیش بەدیلێکی بۆ چارەسەری دەردەکەن نییە. ماوەی 7 ساڵە حکوومەتی هەرێم دامەزراندنی لە کەرتی گشتی ڕاگرتووە و لە بەرامبەریشدا لە کەرتی تایبەت هەلی کاری بۆ بێکاران نەڕەخساندووە. لە کارنامەی کابینەی نوێم داهاتووە لە ڕێگەی کەرتی تایبەت هەلی کار دەڕەخسێنین کەچی دوای تێپەڕبوونی ساڵ و نیوێک هەنگاوێکی کردداری بۆ پرسەکە نەنراوە. بەپێی دەستەی ئاماری هەرێمی کوردستان ڕێژەی گەشەکردنی دانیشتوانی هەرێمی کوردستان لە سەدا 2.3 و بەپێی ستانداردی جیهانی دەبێ ساڵنە نزیکەی 150,000 هەلی کار بڕەخسێنێت، بەڵام حکوومەتی هەرێم 5,000 هەلی کاری هەمیشەیی ناڕەخسێنێت. بە گوێرەی ئامارەکان ژمارەی دەرچوانی دانەمەزراو لە هەرێمی کوردستان لە 2014 تاوەکو ئێستا نزیکەی 300,000 دەرچووی دانەمەزراوە و ساڵانە زیاتر لە 40,000 قوتابی زانکۆ و پەیمانەکان تەواو دەکەن. بەشێکی زۆری دەرچوانی دانەمەزراو بەهۆی نەبوونی هەلی کار ساڵانە ڕێگەی هەندران دەگرنە بەر. لە ساڵی ڕابردوودا 25,000 کەس هەرێمی کوردستانی بەرە وڵاتی ئەوروپا جێهێشتووە. ئەوکات لە سەردەمی بێکاریدا حکوومەتی هەرێم لێبڕینی موچەی خستۆتە بواری جێبەجێکردنەوە، بۆ هۆیەوە بێکاری زیاتر لە بازاردا دروست بووە. بە بۆچوونی ئابووری ناسان لە کاتی قەیراندا دەبێت حکوومەت پارە بخاتە بازاڕەوە، بەڵام لە هەرێم دۆخەکە پێچەوانەیە. ئەمە جگەلەوەی حکوومەتی هەرێم لە سەردەمی بێکاری و باج و ڕسوماتی لەسەر خەڵک زیاد کردووە، ئەمەش قوڕەکەی لەسەر خەڵکانێکی بێکار و کاسبکار خەستر کردوتەوە. بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و نەبوونی دامەزران لە کەرتی گشتی هاوکاتە لەگەڵ قۆڕەخکردنی کەرتی تایبەت لەلایەن پارتە دەسەڵاتدارەکان. بەپێی ئامارەکان 28,000 کۆمپانیای ناوخۆیی و بیانی لە هەرێمی کوردستان تۆمار کراون، بەڵام کەمترین هەلیکاریان بۆ بێکاران ڕەخساندووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستاگر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێم چین یاخود ئێستا ڕێژەی بێکاری و هەژاری گەشتوتە ئاستێکی مەترسیدار لە هەرێم. سەرەتا بە ناوی خوای گەورە لە ڕاستیە زیادبوونی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان باگراوندێکی دوور و درێژتری هەیە وەک لەوەی کە لە ئێستادا لە جیهانە گوزارێت، چووکە وەک لای هەمان ئاشکرایە لە ساڵی 2020 دوای بڵاوبوونەوەی کۆڤید-19 ژماری بێکاران لە تەواوی جیهان زیادی کرد و ژمارێکی زۆر لەو کەسانی کاریانە کرد هەلی کاریان لە دەست داواتە شوێنی کارکردنیان لە دەستدا، بەڵام لە هەرێمی کوردستان مێژووی بەرزبوونەوە یاخود زۆربوونی بێکاری لەو بابەتە دوور و درێژترە واگەڕێتەوە بۆ چەند ساڵانی پێشووتر کە لە بەریزاد لە دوای ساڵی 2014ەوە کە هەرێمی کوردستان کەوتە قەیرانێکی داراییەوە و ڕۆژ بە ڕۆژ جیلی تازە و نەوەی تازەش ڕووی لە بازاری کارە کرد و حکوومەتی هەرێمی کوردستانیش پلانێکی ئەوتۆی نەبوو تا بتوانێت بە قەبارەی ئەو ڕێژەیە کە یاخود ئەو ژمارەی کە ڕووی لە بازاری کارەکەن بتوانێت هەلی کاریان بۆ بڕەخسێنێت، کە ئەمە پێم وایە هۆکاری سەرەکی نەبوونی پلانە کە نەیتوانی و تەواوی ئەو کەسانی کە ڕوو لە بازاری کارەکەن لە هەرێمی کوردستان کاریان دەست بکەوە کاریان بۆ بڕەخسێ. و لایەنەکانی تری ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 5 ساڵی دواییدا بە کۆمەڵە قەیرانی سیاسی و دارایی و هەروەها بەشێکی چەند ساڵانی ڕابردوو لە بوونی شەڕی داعش و هەروەها گەمارۆی چۆنەڵی بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی ناوەندە و کەمانە هەموو هۆکار بوون بۆ ئەوەی کە
بە شێوازێکی گشتی ژمارە و ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان زیاد چەندە زیادبوونی هەژاری و بێکارەکە پەیوەندی بە گەندەڵی زۆربوونی گەندەڵی ڕێکخرا و نانەت پەروەری لە دابەشکردنی داهات ئەمە و کارە سەرەکیەکەنیە دابەش نەکردنەوەی بە شێوەیەکی ڕێک و پێک لە ڕاستیە وەکو لە وەڵامی پێشووە ئاماژەم پێکرد نەبوونی پلان بۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن لایەنە پەیوەنددارەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانێت ڕێ لە زیادبوونی ڕێژەی بێکاری بگرێ و دەرفەت و هەلی کاری زیاتر بۆ بێکاران بڕخسێنێت چونکە هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە سەرمایەکی زۆر و تەواوی کەرت و سێکتەرە جیاوازەکانی بای ئەوەندە هەلی کاری تایە کە بتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان بیڕەخسێنێ بۆ ئەوەی کە هاوڵاتیەکان یاخود ئەو کەسانی کە ڕوو لە بازاڕی کارەکەن کاری تیادا بکەن و بیریشمان نەچێت ئەو بەهەدەردانی لە داهاتی ئەم وڵاتە هەیە و هەروەها ئەو بەهەدەردانی لە خەرجەکان هەیە بای ئەوەندەیە کە بتوانێت بە سەدان هەزار هەلی کار بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان بڕەخسێنێ. بە کورتی سەبارەت بۆی ژمارە دانیشتوانیم 6 ملیۆنە پێ دوای لەو 6 ملیۆن چەندیان لەژێر ڕێژەی هەژارین بە پێی پێوەرە جیانەکان یاخود بێکاریەکەش ترسناکە. لە ڕاستە ئێمە ئەتوانین بە دوو شێوە پۆلێنی ڕێژەی بێکاری و هەژاری بکەین لە هەرێمی کوردستان. ئەو داتانی کە وەزارەتی پلاندانان و هەروەها لایەنە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەنێ کە تا ئاستێک لە ناو کەوانەیە کە ئەکەونە ژێر ئیستیفهامەوە چونکە پێم وایە داتای حەقیقی و ڕاست و دروست نین داتاکان ئەپدەیت کراو نین و هەروەها ئەو داتایانی کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یاخود توێژەرانی بواری ئابووری ئەو کەسانی کە لەو بوارە کارەکەن من پێم وایە ڕێژەکان فەرقیان زۆرە و جیاوازێکی زۆریان هەیە بە پێی دوایین داتای حکوومەتی هەرێمی کە ڕێژەی بێکاری بە لە 109 خەمڵاندووە من پێم وایە لەو ڕێژەی زیاترە و لە 115 شتێ ئەپەڕێنێ و هەروەها ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە ساڵی 2020 بەڕاستی ساڵێکی سەختی دارایی بوو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت چینی موچە خۆران کە لە 148 کۆی کارکەرانی هەرێمی کوردستان پێکەێنن کە لە 2020 تا تەواوی شایستەدارەکانی خۆیان وەرنەگرتووە ئەو بڕەشی وەریان گرتووە بەشی بژێوی خێزانێک ناکات پێم وایە ڕێژەی بێکاری و هەروەها ئەفبوورن ڕێژەی هەژاری یاخود نزیکبوونەوە لە هێڵی هەژاری لە هەرێمی کوردستان بە چەند قاتی ساڵانی ڕابردوو زیاد کردووە. سپاس دەکەم کاک بەرهەم جەنابیش بە خێر بێ ئەی سەبارەت بە دۆخی دەرچوانی دانەمەزراو کە 7 ساڵە بزانم دامەزراندن وەستاوە ژمارەکان گەشتوتە 300,000 و دۆخیان چۆنە دۆخی موچەخۆر خراپەوەی کە هەلی کاری نەبێت دۆخی چۆن بیت. بە ناوی خی گەورە و میرەبان زۆر سپاس بۆم دەرفەتە بەڕاستی وە خۆمان ئاگادارین و هەموو کەسێکیش ئاگادارە کە دەرچوانی دانەمەزراو لە دۆخێکی خراپدان بەهۆی ئەو ڕێژە زۆرەی دەرچوانی دانەمەزرا و بێکارەوە چونکە ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستانە قەیران لە دوای قەیران هەر قەیرانێک کە دروست دەبێ بەرۆکی دەرچوانی دانەمەزرا و گەنجانی بێکارەگرێ لە هەرێمی کوردستانە هەتا بڵێ ڕێژەکە ساڵ بە ساڵ زیاتر ئەبێ بەڵێ ئێستا نزیکەی 300,000 دەرچووی دانەمەزراوەیە کە بێکارن کە ئەم ڕێژەیەش ڕێژەیەکی زۆر زۆرە ئەنی بۆ هەرێمێکی بەم شێوازە ئیتر ئەم هۆکارانی کە بوونەتە هۆی بێکاری گەنجان بە تایبەتی دەرچوانی دانەمەزراو چەند هۆکارێکە نەبێ ئەمە هۆکارانش باز بکەین چونکە هۆکاری سەرەکی ئەوەیە خراپی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەوای کردووە گەنج بێکار بێ بە تایبەتی دەرچوانی دانەمەزراو نزیکەی ئەندام پارلەمانی کە باسی ئەوە دەکات دەڵێ نزیکەی 700,000 بندیوار هەیە لە هەرێمی کوردستان کە ئەم بندیوارانە جێگەی دەرچوانی دانەمەزراوی گرتو بۆەوەی نەتوانێت دەرفەتی کاری هەبێ لەگەڵ ئەوەشا کە دەرفەتی کار لە کەرتی گشتیان نییە لە کەرتی تایبەتیشە دەرفەتی کار بۆ دەرچوانی دانەمەزراو نەڕەخساوە بەهۆی ئەوەی حزب دەستی گرتۆ بەسەر کەرتی تایبەتدا کە دەستی گرتۆ بەسەر کەرتی تایبەتان ناتوانێت گەنجێک کە واسیدەی نەبێ واسیدەیەکی حزبی نەبێ ناتوانێت بتوانێت لە کەرتێکی تایبەت دابمەزرێ ئەمەش ڕێژەی بێکاری بەڕاستی زۆر بەرز کردووە وەکو خۆتان کە ئەنجومەنێکتان هەیە ئێستا خەڵک کە موچەخۆرە بەستە بڵێن خزمەت گوزاری سەرەتایی پێداوی سەرەتەکانی بۆ دابنیکەی چیرۆکی زۆر خام ناکرێت لەبارەی دەرچوانی دامەزراو هەنی کە هیچ هەلێکی کاریان نەبێ لە 2014 مەسەڵەن دامەزراندن وەستاوە هەری کار ڕواکە دەرچوو هەیە زانین چۆنە کرێکاریشی دەست ناکەوێت ئەنی نازانێ ڕوو لە شۆ بکە ئەچێتە کۆمپانیا دانامەزرێ ڕوو لە کرێکاریەکە دانامەزرێ ئەچێتە کەرتی گشتی ساوای لە هاتووە کە چێتە کەرتی گشتەکەڵێت تەمەن شمولی دامەزراندن ناکە گەر هەش بێ گەر واسیدەیەک بدۆزێتەوە هەمانە بوون واسیدەیەکی دۆزیێتەوە شتێتی دامەزرە بوون منە لە دەستگایەکە بەڵام دەستگاکە ڕێگای نەداوە لەبەرەوە ێڵێت تۆ
ئێتەمنت تێپەڕوی ئێتەمەنی تێپەڕوی خەتای کێ خەتای خراپی حکومڕانی ئەگەر حکومڕانیەکی باشیان بکردایە بەو شێوازە نابوو بۆیە گرفتەکان زۆرن دەرچوو هەیە کرێچیە مناڵی هەیە ناتوانێت شیری بۆ دابین بکە نازانێت ڕوو لە شۆ بکە یعنی وای لێ هاتووە هەموو گەنجێک ڕوو لە دەرەوەی وڵات بکە بەڕاستی ئەگەر بێت حکومەت بەدەم داوای دەرچوانی دانەمەزراوە نیە ئەوە کۆڕەوێک دروستە بێت لە ساڵی ڕابردوو دەڵێن 25,000 کەس بڵین هەرێمی کوردستانیان بەجێهێشتووە بەشێکی زۆری پێدوایە لەوانن بەشێکی زۆر زۆری بەڵێ بەشێکی زۆر زۆری دەرچووی دانەمەزراوە یعنی دەرچوو بۆ خۆشی ناچێت بۆ دەرەوەی وڵات وەکو مناڵەکانی ئەوان نییە لە خۆشیە بڕۆ بۆ دەرەوەی وڵات و بڕوا لە دەرەوە بخوێنێت و بۆ خوێندن و بڕوان نامە بڕوا بکە منداڵەکانی ئەوان کە ئەچنە دەرەوەی وڵات لە زانکۆکان ئەخوێنێن ئەچن شادە بەدەستێن و یەن و ئێرە خۆیان گفەکەنەوە بەسەر خەڵکی ئێرەیە بەسەر دەرچوانی دانەمەزراوە ئەڵێ ئێمە شادەی دەرەوەی وڵاتمە دوایی ئەبێتە حکومڕان بەسەر ئێمەیە ئەوان بە پارە و میلەتی ئەم خەڵکە ئەچن لە دەرەوە ئەخوێنن ئەو شادەی کە بەدەستشی ئەێنن کە لە زانکۆکانی وڵات ئەوروپا بەدەستێنن بڕوا بکە هیچ بایەخێکی نییە لە وڵاتەیە بەڵام بێنەوە ئێرە ئەبن بەو حکومڕانی کە ئێستا ئەبینین و دەبن بە کارەسات بەسەر دەرچوان و گەنجان و دانەمەزراوانەوە دواتر دەگرێمەوە لای پرستان ئەگەر بچینە هەورێت لای کاک گۆران سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان دەمەوێت سەبارەت بەوەی کە ئەو مامۆستا و کاک بەرەمیش باسییان کرد کە ڕێژەی بێکاری زیادی کرد بەڵام سەر ڕایەوەی ڕێژەی بێکارەکەمە دەبینین باج ڕسومات لەسەر هاوڵاتی زیادی کردووە ئایا ئێستا نەدەبوو پێچوانێت بە حکوومەت هاوکارێکی کردبان باج بەخشینێک کەمکردنەوەی بەڵام بۆچی زیادی کردووە؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە سڵاو لە بینەران سڵاو لە میوانە بەڕێزەکانت لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە خراپی حکومڕانی لە هەرێمی کوردستان مەبەستمان ئەو کابینە و کابینەکانی پێشووە دەتوانین بڵێن تەواوی سێکتەرەکانیان ناشرین کردووە لە بڕیەوەی خزمەتی هاوڵاتی بکاتن دەبینین وای کردووە هاوڵاتی لێیان بتۆرێتن بە جۆرێک لە جۆرەکان لە کۆی سێکتەرەکان دەبین سێکتەرێک سەلامەتمان نەمای لە هەرێمی کوردستان ئەگەر بە نمونە سێکتەری پەروەردە وەربگرین دەبینین ئێستا کە پەروەردە لە چ بارودۆخێکە باز لەوە دەکرێت بە بیانووی نەخۆشی کۆڕۆنا بەڵام سەیر راپۆرتە پزیشکیەکانی ئەوانەی کە شارەزای تەندروستی شارەزایانی تەندروستی بە زۆرێشتر قسە دەکەن بۆیە ئەوە لەم سێکتەرە بۆمان بەدیا دەکەوێت حکوومەتی هەرێمی کوردستان شکست خواردووە لە سێکتەری تەندروستی هەروەکو بینیمان کە بەرپرسەکان خۆیان باوەڕیان بەو سێکتەرە نەبوو کۆی سێکتەرەکان دەبینین سێکتەری سەلامەت نەمایە دەبین حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە لە بڕی ئەوەی هاوڵاتی خۆی بەخێو بکاتن هەڵساوە بەوەی کەوە دەیەوێتن خۆی بە هاوڵاتی بەخێو بکاتن بەداخەوە کەشتیوانیە لە هەموو وڵاتێک لە هەموو شوێنێک ئەرکو مافەیە بەڵام دەبینین لە هەرێمی کوردستان پێچەوانەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەرکەکان قورستر دەکاتن مافەکانیش ناداتن بەداخەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا خەڵک خۆی لێ بەرپرسیارات چونکە کۆدەنجێک نییە لە نێوان خەڵکدا ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خاوەنداریە تێک نییە لە نێوان حزبەکانی ئۆپۆزیسیۆن بە یەکانگیری بۆ ئەوەی کەوا لەمپەرێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دابنێن چونکە حکوومەتی هەرێمی کوردستان باچی بە هیچ شتێک نەبووە تاوەکو ئێستاکە تو سەیریکە لە موچەی کەم ئەندامێک پێدا دەچین تاوەکو دەگاتە کەسێکی تر کە ئێستاکە پێی دەڵێن خانەنشین یاخود پێشمەرگەیەکی دیێرین یاخود هەر مامۆستایەکی بەڕێز هەر کەسێکی تر دەبینین یعنی چۆنیەتی دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان لە چه حاڵەتێکدایە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان باچی بەو شتانە نەبووە کۆی ئەو خراپی حکومڕانیە وای کردووە کەوا زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان سیر دەکاتن کەوا هاوڵاتیان لەگەڵ بارودۆخەکان ڕادێن لەبەر هەندێک بازەکان زیاتر دەکەن ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بڕیارانەی کە دەیداتن ئەمڕۆکە بۆی دەچێتە سەر بۆ بەیانی دڵنیا بن هاوڵاتیان یاخود حکوومەتی هەرێمی کوردستان بینیومانە لە داهاتووشدا کاری زیاتر دەکاتن بۆ ئەوەی کەوا ئەرچی هاوڵاتی قورستر بکاتن بە نمونە ئێستا کە ئەو بازێک کە ئێستا خراوەتە سەر خەڵک تو سیر کە بژێوی خەڵکی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا ئەگە بێت و سەیری دادگاکان بکەین لە دادگاکانی هەرێمی کوردستان دەبینین تێکچوونی شیرازی خێزانەکان یعنی بە چ شێوازێک لە بەرزبوونەوەیە زۆری ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان ئەمانە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا شەڕێکی دەرونی لەگەر خەڵک دەکرێتن 2000 خەڵک تووشی ماڵوێرانی دەبێتن ئەگە سەیری دادگاکان کەین دەزانین بەڕاستی ئامارەکان چەند ڕوو لە زیادبوونە هەر لە ڕێژەی تەلاقەوە لەگەر ڕێژەی تاوانەکان و کۆی ئەو کێشانەی کەوا ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە هەر لەوەی کە ئێستا کە لە معرەزێکی سیارە یاخود لەسەر خانیەک یاخود نێوانی کرێچی و خاوەن خانوەکە یاخود دوو کەس لە شەقام دەبینین خەڵک بەگشتی بارودۆخی دەرونی بە تەواوی نالەبارە دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان کە دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان دەمەوێتن زیاتر فۆکەس بکەمە سەر پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەرپرسن لە پێشوو لە ئێستاشدا و ئێستا کە گۆڕانیشی کە لەگەڵدایە
بەداخەوە ئەوانە بەرپرسیاری سەرەکیینە لە دۆخی خراپی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان و تێکچوونی شیرازی خەڵکی هەرێمی کوردستان و دانەمەزراندنی ئەو گەنجە بێکارانەی کە لە هەرێمی کوردستان کە لە ئێستا کە لە داخێکی زۆردا ژیان دەگوزارێنن هەروەها ئەوانەی کە ئێستا سەری خۆیان هەڵگرتیە و چوونەتە تاراوگە ئەوانە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو سێ حزبەی بەرپرسیارەکەەوە کۆمەڵێک بەڵێنی بریقەداریان بە هاوڵاتیاندا لە کاتی بانگەشەکان بەڵام خەڵک بینی هەر لە بەڵێنەکانی نێچیروان بارزانانی کە دەیگوت هەرماڵک و شیرنی نەوت و چوار وەرەقا ئەو وەکو هەدیەک دەچێت بۆ ماڵەکەی و قوبات تاالبانی لەولای باسی لەوە دەکردکەوە هەڵی کار بڵێ بۆ دامەزراندنی گەنجان و خزمەتکردن بەڵام دیتمان لە ئەمری واقعدا ئەو شتانە هەمووی دووربوون لە ڕاستی و پێچەوانەکەی ڕاست بوو بۆیە ئێستا کە دەبین ئەو خەڵکی کە ڕوو لە هەنداران دەکاتن یا و کەسێکەوە ئێستا کە شیرازی خێزانی تێکەچیتن هەمووی کولن شەیەن سەبب یعنی بە هەر کەسە و سەبەبێکی خۆی هەیە سەبەبەکەشی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لی بەرپرسیارە حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە ژیانی خەڵک بە من دەگەڕێم و سەرەوەی کە بەراوردێک لە نێوان ژیانی منداڵی بەرپرسان و ژیانی منداڵی هەژارانی هەرێمی کوردستان بکەین تو سیر کە ئێستا کەوانی کە شیرازی خێزانیان تێک چووە لە دادگاکان تاوەکو ئێستا کە جاری شتریش من ئاماژەم بۆ کردووە بە تەحەداوە یعنی ئەندامێکی سەرکردایەتی سیاسی ئەو حزبانە نییە یاخود کەسێکی ئەندام پەرلەمان لە کەسێکی پلە باڵا و کەسانەی کەوا لە ڕەفاهیەتن و پارەیەکی چاچیان هەیە و داهاتێکی چاچیان هەیە ئەوانە هیچ باچیان بەوە نییە کەوا کێشەیان بۆ دروست بێ یاخود کێشەیان بۆ دروست نابێتن چونکە کوڕەکانیان کچەکانیان لە ژیانێک و لە کەیفێکی زۆر زۆر ڕەهادان بە بەراورد بەوەی کە دەبینین هاوڵاتی هەژاریش دەبینین کەوا خەڵک هەیە باوەڕتان هەبێتن هەر بنمونە هەربا لەسەر ئەمڕۆ کە باس بکەین لە نەخۆشخانەی مامون دەباغ لە شاری هەولێر کە ئەو شوێنەی پشکنینی خوێن بۆ هاوسەرگیری لێ دەکرێتن یەکێک لە فەرمانبەرەکان باسی لەوە کردووە من دەمەوێت واستە بکەم لەم نەخۆشخانەیە بڕۆم خەڵکێکی تر هەیە کە واستە دەکات بچێتە ئەم نەخۆشخانەیە لێم پرسیە لەبەر چییە دەڵێ ڕۆژانە کۆمەڵێک شتی جەرگ بڕ دەبینم باسم لەوەی کردگوتم دەکرێتن وەکو نمونەیەک باس بکەی من ئێستا کە ناوی و کەسە نادەم بەڵام ئەو کەسەیانی ناوی لەلایەن پارێزراو دەبیتن باس لەوە دەکاتن 35,000 دینار وەکو ڕسوماتەکەی کە ئەوەی پشکنینی خوێن لە هاوسەرگیریەکان ینی بابرێەوەی کە کوڕ و کەس هاوسەرگیری دەکاتن لێیان وەرەگیرێت دەرێت زۆرترین زاوا بە شەرمەزاریەوە لێرانە پارەی پێنیە دەگەڕێتەوە ماڵ 35,000 دینار بەڵام تەماشا دەکەین شار عەسەر و لە ئەوەی کە لە وڵاتان و لە قومار و لە کۆمەڵێک شتر منداڵی ئەو بەرپرسانە منداڵ مەبەستم کە بەرپرسەکانیش لە ئاستی ڕەها مەکتەب سیاسیەکانیش بە هەمان شێوە ئەوانە باچیان بە حاڵ و گوزەرانی خەڵک نییە بۆیە دەگەڕێتەوە سەر خەڵک پێویستە خەڵک بەگشتی یعنی هۆشمەند بیتن لەوەی کەوا پارتیە یەکێتیە گۆڕانە یاخود ئەو حزبانەی کەوا دەبینن گفتار تەنها گفتارن کرداریان نییە دەبێت دەرز وەربگرێتن پشتگیری ئەو کەسانە بکەن کەوا لە خەمی خەڵک دابوونە بە ئەزمون سەلماندیتیان کەوا ئەوان لەبەرەی هاوڵاتی دابوونە ئەجینا ئێمەوە چاوەڕێ دەکەین یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا کار ئاسانی لە بۆ خەڵک بکاتن بەداخەوە لە ئاس چاوەڕوانیەکانی ئێمەدانە بۆ دەبین حکوومەتی هەرێمی کوردستان دێتن باس لەسەر هاوڵاتی زیاد دەکاتن موچەکەەوە دەبین بە شێوازێک دابەش دەکرێتن دەبینین چەندین کێشە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆ خەڵک و لە خاک و لە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان دروست بووە حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسیارە حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووەکەوە نرخەکان لە بازار ینی بە جۆرێک بن کەوا خەڵک ئەمان نەبێتن نەتوانێت سەودایەک مامەڵەیەک بکاتن بەڵێ سپاس دەکەم کاک گۆران بەڵێ دواتر دەگەڕێم وڵات سپاس دەکەم دەگەڕێم وڵات کاک گۆرانگیان مامۆستا بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە ئەوەی کە حکوومەت بە پێچەوان هێموو دنیا بۆچی لە کاتی قەیراندا پارە لە بازار دەکشێنێتەوە کەمترین پارە دەخاتە بازارەوە چەندە ئەمە بارگرانی دروست دەکات بۆ بەتابەتی کاسبکاران کاسبکارەیە دەڵێ من نیقازانجەکەی بە ئەوەیە کە باجەکەی باج و ڕسوماتی پێبدا کڕی دوکانەکەی پێبدات لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار ئەوەی کە قەیرانەکانی قوڵتر ئەکاتەوە ئەو ڕەوشێنانەیە کە لە کاتی بوونی کێشەی دارایە لە کاتی بوونی قەیرانی دارایە پەنای بۆ ئەبات دوایینترینیان ئەو ڕەوشێنانەیە کە بیزار لە ساڵی 2020 گرتوێتێ بەرەوە بە ناوی چاکسازی و کۆمەڵە هەنگاوی ناوە کە هەموو ئەمانە بارگرانی دروستەکات لەسەر بازار لە سەرکەرتی تایبەت وەروەها ئەبێتە هۆی جۆرێک لە دروستبوونی کێشەیەکی تری ئابووری یاخود کێشەیەکی تری دارایی بەدەر لەو قەیرانە دارایی کە خۆی بوونی هەیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویست بوو لەبری ئەوەی یان بمانایەکی تر ئێمە قسەکە بکەین ئەوەیە کە زۆر جار ئەو ڕاستپاردانی کە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەدرێ یاخود ئەوترێ لەلایەن شارەزایانی ئابووریەوە تەواوی جێبەجێ ناکرێت تەنها ئەو خاڵانەی جێبەجێکا کە لە پێناو غەزێنی خۆی و لە پێناو بەرژەوەندی خۆیەتی تەواوی ئەگەر بێت و کۆی پرۆسەکە وەکو یەک جێبەجێ بکرێت پێم وایە ئەو کاتە توانرێ هەمساڵ بین بەسەر قەیرانەکەیەوە هەم ئەتوانین بازار لە شکستەوە یاخود لە داکشانە و بێ بازارەوە بگۆڕین بۆ بازارێکی زۆر باش
چکە هەرێمی کوردستان وەک پێشی ئاماژم پێیا خاوەنی سەرمایەکی زۆر زۆری باشی مرۆیی و مادیە کە قابلی ئەوەیە لە کاتی بوونی ئەم جۆرە قەیرانانەیە حکوومەت بە ئاسانتر بتوانێت کۆنتترۆلیان بکات یعنی بای ئەوەندە نیە ئێمە بتوانین ینی بای ئەوە بێ قەیرانەدارەیەکەمان ساڵ بکێشێەوە دواتر لە ساڵ تێپەڕێ یاخود کار بکاتە سەر تاکەکان بەو شێوەیە کە ئێستا ئەیبینین چونکە هەرێمی کوردستان بەدەر لەو بڕەمادەی بڕەپارەی کە لەلایەن ناوەندەوە بۆی ڕەوانە ئەکرا پێشتر و هەروە ئەو داهاتانی ناوخۆ کۆیەکاتەوە هەروە فرۆشی نەوت و نانەوتیەکانی بای ئەوەندەیە کە بتوانێت بازار بجوڵێنێ و پەنا نەباتە بەر چۆن ئەڵێی سەحبکردنەوەی پارە لە بازار چونکە ئەمانە کارەساتی لێکەوێتەوە ینی ئەبێتە کاریگەری دوورمەودای ئەبێ یعنی ئەمە چارەسەرەکەی تەنها بە 1 ساڵ و 2 ساڵ نابێت چونکە تۆ کاتێک هەر پلانێکە گریتە بەر پێویستە پلانی دوورمەودا ینی بۆ ئایندە و بۆ چەند ساڵی دواتر بیر لە لێکدان و کارتێکەرەکانی ئەم بڕیارانە بکەی لەسەر ژیان و گوزەران و تاک و هەروەها گیرفانی هاوڵاتیان تۆ خۆی لە خۆیان وەک پێشتر ئاماژم پێکرد لە 150 دانیشتوانی هەرێمی کوردستان یاخود ژمارەی کارکەران لە هەرێمی کوردستان لە کەرتی گشتیا کارەکەن سەرچاوی بژێویان موچەیە تۆ لە کاتێکە نەتوانیوە شایستەدارایەکانی ئەوان دابینکەی کە بازاری هەرێمی کوردستان بە دەرەجەی یەک وابەستەیە بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە چۆن هەنگاو ئەنەی بەرەو ئەوەی کە سەحبی پارە بکەی لە بازار یاخود باج زیاب بکەی لەسەر کەرتی تایبەت یاخود باجی دەرامەت دابنی یاخود باج لەسەر داهاتی تاک دابنی لە کاتێکا داهات تاک خۆی کێشەی داهاتی هەیە یعنی ئەمانە کۆمەڵی ڕێوشوێنن تەناقوسن یەک ناگرنەوە لەگەڵ ئەو بیردۆزە ئابوووریانی کە هەن لە کاتی قەیرانەکانە پەنایان بۆ ئەبرێت بۆیە هەرێمی کوردستان پێویستی بۆیە ئیعادەنەزەرێکی کۆی سیستەمی ئابووری و دارایی و بەڕێوەبردننی خۆی بکات ناکرێت دەستکاری سێکتەرێ بکرێت لە پێناو تێپەڕاندن یاخود چۆنەڵی موسەکینێک بۆ ئەو قەیرانی کە خۆی تێککەوتووە هەموو فۆکسی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دابینکردنی موچەیە هەموو ئامانجێکی ئەوەیە کە بێ موچە بەپی ئەو پلانی کە خۆی هەیەتی دابینی بکە پەنا ئەباتە بەر وشکردنەوەی بازار پەنا ئەباتە بەر ڕاونانی کەرتی تایبەت ئەگەر بێت و دوایین بڕیاری سەبارەت بە سەپاندنی باج بەسەر کۆمپانیاکانە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەو کۆمپانیا بیانیانی کە هاتوون لە هەرێمی کوردستان کارەکەن هەرێمی کوردستان جێ هێڵن کە ئەو کاتە ژماری بێکاری زیاکات هەروەها بێ بازاری لە هەرێمی کوردستان زیاکە و هەروە لێکەوتی تری ئابووری ئەبێ کە بە ئاسانی ناتوانێت لە ساڵانی ئایندا بتوانێت چارەسەر بکرێت باشە بەس وتت سەبڵۆن 1,250,000 موچەخۆرە هەرێمی کوردستان ژماری دانیشتوەکانی 6 ملیۆنە ئەی ئەوانەی کە حکوومەت پلانی چییە بەس ئەگەر موچەکەشی پێدابین ناکرێت ئەوانەی کە موچەخۆر نین کاسبکارن سەیت بەدیلێکی بۆ یشتونەتەوە هەرێمی کوردستان وەکو هەندێک وڵاتی وەکو میسر یاخود وڵاتی وەکو فلیپین یاخود هەندێک وڵاتی تر نییە کە نەتوانێت هەلی کار بۆ هاوڵاتیەکانی دابینکە یان نەتوانێت بیمەی بێکاری بۆ هاوڵاتیەکانی دابینکە چونکە سێکتەرەکان لە هەرێمی کوردستان چ سێکتەری گەشت و گوزار سێکتەری بازرگانی و سێکتەری کشت و کاڵ بواری نەوت و هەروەها تەواوی ئەو سێکتەرانی کە ئەتوانرێ هەلی کاریان تیا دروست بکرێ لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و هەندێکیان تەنها بە دەستکاریکردنی یاساکان و هەندێکی تریان تەنها بەڕێدان بەوەی کە کۆمپانیەکان لەو بوارانە و بەرهێنان بکەن ئەتوانرێ بەدەیان هەزار هەلی کار بەڕەخسێنێ و ئەتوانرێ بەپی ئەو داهاتی لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر بێت و بە شوازێکی شەفافانە کۆ بکرێتەوە بخرێتە خزمەتی هاوڵاتیان بێگومان دەرتوانی دانەمەزرا و ئەوانی کە بێکارن ئەتوانێت بیمەی بێکاریشان بۆ بڕێت سوپاسم کرد بەرەم سپارەت بە بیمەیەکی بێکاری و مامۆستا باسی کرد پێشتر نەبووە هیچ بیمەیەکی بێکاری هەیە بۆ ئەوانەی کە 7 ساڵە 8 ساڵدانە مەزراون تا 2012 بیمەی بێکاری هەیە بەڵام لە دوای ئەو 2012ەوە کە دەرگای دامەزراندنیان داخست ئیتر بیمەی بێکاریش نەما بەهۆی قەیرانی دارایەوە کە و قەیرانش قەیرانێکی دروستکراوە بەڕاستی ئەگەر حکوومەتەکە پلانی هەبواە پلانێکی باشی هەبواە دەتوانی ژێرخانێکی ئابووری باشی هەبواە تووشی قەیرانیش ببایە بەو شێوازەی کە ئێستا موچەخۆرانیش تووشی بێ موچەی بوونە نەبووە و گەنجانیش بێکار نابوون دوایەوەش ئێستا گەنج ئەوەم و گەنجە هەیە کە گەنجە چێت سەرجادە و شەقام و خۆپشاندانیشەکە ئەوە تارچی گەنجەیە دەرچووی دانەمەزراوە و خوێندکاری زانکۆ و قوتابیە شەی دەبێ بەڕاستی موچەخۆریش
کە دێ باسی دامەزراندنەکەی لە ئێستا موچەخۆر گلهی لێگاڵێ تۆ باسی چیەکەی باسی دامەزراندنەکەیەوە تا من موچەم نادات تۆ مافێکی خۆت وەرگرتۆ کە دامەزراوی ڕاژە دێ بەڵام دەرچێکی دانەمەزراو کە 10 ساڵە تاوی کردو دانامەز ئەم چی بکە ڕوو لە کوێ بکە ینی پێ دوای ئەوانەیە کە خۆپشانانێکە بە تایبەتی لە بڵین ساڵی ڕابردوو کۆتایی ساڵی ڕابردوو زۆربیان هەر دەرچوانی زۆربەی دەرچووی دانەمەزرا بوو شەید بوون ئەوانی کە برینداریش بوون هەر دەرچووی دانەمەزرا بوون کە بریندار بوونە هەرچی قڕبەسەریە دی هەمووی بەسەر دەرچوانی دانەمەزرا و گەنجی بێکارە لەم وڵاتەیە باشە بەس وەکو بەدیل ئەوەی کە پێشتر لە کارنامەی کابینەی نوێمی شەهێ دەڵێ لە کەتی تایبەتە هەلی کار دەرەخسێنن هیچ هەلێکی کاریان ڕەخساندووە ئەوەندەی کێ واگەدار مەکۆ ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرا بڕوا بکە هەر هەلێکی کار دامەزراوی لە ڕێگای حیزب ئێمە بە کتابی ڕسمی داوامان لە ئەنجومەنی پارێزگا و پارێزگا بە تایبەتی سلێمانی کردووە ئەوان لە هەندێک شوێن فۆرمی حیزبیان دابش کردو لە ڕێگای حیزبەوە گەندەڵی بەڵێ بە دامەزراندن تەواو سێکتەرێکی گەندەڵی گرتو بۆیە ڕێژەی بێکاریش بۆ شێوە بەرز بۆتەوە کە گەیشتۆتە 125 زیاتریش چونکە ڕۆژ بە ڕۆژ خەڵک بێکارە بێت کە موچەش نییە خۆی ئەگەر بێت و موچەش بێ خەڵک ڕەنگە کاری دەست بکەوێت بتوانێت کارێکی تر بکە بۆ نمونە بتوانێت دەرچووە بێ دەرچوومانەیە بەقاڵیەکە دەرچوومانەیە تەکسی بێ بەڵام ئێستا ئەوانەش نەماوە یعنی تەواو ژیان بە تەواوەتی وەستاوە ینی نازانێت خەڵک ڕوو لەکوێ بکە باشە بە زۆکەوەی کەوتە دەرچوانی دەرەمەزرا و ژمارەیان 300,000 بڵێن کە لە 2014ەوە حکومەت لە ماوەی ئەو 7 ساڵە 50,000 هەلی کار ڕەخساوە لە کەرتی تایبەت کە مەسەلەن دەرگای کەرتی گشتی خۆ ئەگەر بڵێن تا ئەم دەقەیەش دامەزراندن هەیە بەڵام بۆ کەسی فەقیر نییە بۆ کەسانە نیە کەواسیدەیان نییە ئەگینە لە ڕێگای مەکتەب سیاسی و مەکتەب ڕەخسنەکان و هەر بەردەوام خەڵک دامەزرێ هەتا 2020 نزیکەی بەڵگەتان هەیەوە بەڵێ خەڵک نزیکەی 21,000 خەڵک دامەزراوە لەو ڕێژەیە کە دەرچوو هەیە ئەوە نییە بڵێ دامەزراندن ڕاگی بەڵام بۆ کێ نییە دامەزران بۆ کەسانە نییە کە هیچ واسیدەیەکی نییە یعنی بۆ کەسانە نییە ئەگینە بۆ خەڵکی ئاسایی بۆ خەڵکی پلەدار وانە هەر بەردەوامە ئەیوەکو بڵین لە کەرتی تایبەت ئێستا هەر نییە یاخود کوتت قۆرخ کراوە لە کەرتی تایبەت دەزانین چۆن ئێستا بۆ نمونە ئەگەر بچیتە کەرتی تایبەتێک کە سیڤیەکە بێ بۆ خاوەنکارێ سەیرێکە خاوەنکارەکە مەرجیە سەیرێک ئەگەر بۆ نمونە کوڕ بێ کە دوای ئەوە کە چوویتە ژوورەوە بڕوا بکە یەکسەر سیڤەکەتە دەرە و ئەیکات تەنەگەی خۆڵەکەەوە بۆ کەچیش مەرجیانێ سەیری تۆ مەرجی چیانەیە خاوەنکارەکە ئەبێ ئەو کەسە سەری کچەکە ئەڵێ بزانام لە چکی لەسرە حیجابە ئەگەر حیجابێ بڕوا بکە وەری ناگرێ ئەڵێ بێ لە سکەکە دابنێ اینجا هەلی کارەکەت دەست دەکەوێت و تایبەتمەندی و جاکاریش هەیە بەڵێ جاکاری تری زۆر زۆر ینی خەڵکی شەیە بۆ نمونە قۆڵی دەرچوانی بڕوی ینی قۆڵی دەرچوانی دانەمەزرای چۆن بڕویەوە هاتووە وتێتی داتە مەزرێنم بە پارە ینی داتە مەزرێن بە ئەمەش کێ لە پشتە بەرپرسی لە پشتە ینی بەناوی بەرپرسی باڵای بۆ نمونە ئیتر وتێتی ئەندام پەرلەمانە مەکتەب سیاسی هەر یەکێ لەمان وتێت ئەمانم لە پشتە لە پرۆفایلەکەی لەگەڵا ڕسمێکی گرتو بەڵای کردوێتەوە ئیتر ئەو کەسەش بڕای پێ کردووە وتێتی ئەو بڕەپارێن بدێ داتە مەزرێنم دەرچوو هەیە چل وەرەقەی دا و بەس بۆی دابمەزرێ دوای داش نەمەزراوە پارەکەشی وەرنەگرتوێت چەندێ هەوڵی داوەری نەگرتوێتەوە ئێستا ئەو کەسە من خۆم چەند جاری سومە بەرنامەی بۆ ساز بکەم لە ڕێگای کەناڵەکان و ئامادە نییە قسە بکە لەبەر چی لەبەر ئەوەی ڕەشەی لێکرێ یعنی لەگەڵ ئەوی پارەشی چل وەرەقەشی داوە لەگەڵ ئەوەش هەڕەشەی لێکرێ نایرە چاوی لە سوورەکرێت و نایرێ قسە بکە یعنی داوای مافەکەی خۆشی بکات سوپاسان دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕی کوردستانە دوای ناوبڕەکە دەگەڕێن و لای کاک گۆراندی بەگەی لە هەولێر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ
برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کواڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە بووە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان و خۆشەویستان، بەشداروەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە. ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێ بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست کاک گۆرام گەرم و لای بەڕست جگە لە بێکاریەکە بڵێن هەژاریش زۆری زیادی کردووە لە هەرێمی کوردستان بەتایبەت لە 2014 ئێمە دەبینین کە موچەی ئەوانەی کە بۆ نمونە منداڵانی بێسەرپەرشت ئافرەتانی بێسەرپەرشت ئەوانەی کە لە چاودێری کۆمەڵایەتی سوودمەند و لەو کاتەوە بەردراوە تاکو ئێستش بڵێن موچەکان بۆ خەرج نەکراتەوە وێراوەی کە موچەی توێژی کەماندامانیش زۆر کەمە. بەڵێ خۆی بێکاری بە مروری زەمان هەژاری بە دوای خۆی دادێنێتن چونکە ئەو کەسەی کە کاری نەبێتن یاخود دەبێ پەنا بۆ کارێکی خراپ باتن بەوەی کەوا پارە بە شێوازی دزیان بە شێوازێکی نامەشروعی پەیدا بکاتن ئەژینا وادانیشێتن ڕۆژانە مەسروفەکەی لەسەری کەڵەکە دەبێتن و 2000 وای دەدەی هەژاری بە دوای خۆی دادێنێتن. خۆی تۆماتی چیان کە هەر کەسێک کە بێکار دەبێت بە مروری زەمان ڕۆژێ دوان و سەیان و ساڵێک و دوان ئیدی ئەوەی کە هەیتی دەیخواتن و دواتر تووشی هەژاری دەبێتن. بەڵام ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان وەزارەتێکمان هەیە بەنای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەبینین حاڵی کە مندامان یعنی حاڵی خاوەن پێداویستی تایبەتیەکان چۆنە ئەوانەی کە بێسەرپەرشتکارن. خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر عادیلانە
بە شێوازێکی زۆر یەکسانانە زۆر دادپەروەرانە غەدر لە تەواوی چین و توێژەکانی هەرێمی کوردستان دەکا کە دەتوانم بڵێم کۆی کەمەوە لە کۆی موچەخۆرانی هەرێمی کوردستان مەبەستم لە موچەخۆرانیش لەوەیە کە نەک ئەوانەی کە لە باڵان بۆیە حکوومەت یاریمی کوردستان تاکە شت کە تاوەکو ئێستاکە یەکسان و دادپەروەر بێ ئێمە دەبێدانی پێدا بنین ئەوەیە کەوا حکوومەتێکی غەدارە غەدر بە یەکسانی لە تەواوی خەڵک دەکات لە تەواوی موچەخۆران دەکاتن بە بیانووی ئەوەی کەوا پارە نییە بەداخەوە کە پارە هەیە کۆی ئەو بێکاریە یاخۆت ئەو کێشە و چێشمەی کەوا لە بۆ خەڵک دروستکرا ئێمە نابی تەنها باز لەوە بکەین کەوا حکوومەت یاریمی کوردستان حکوومەتێکی خراپە ناتوە ئێمە دەبێت تەشخیصی کەسەکان بکەین لەناو حکوومەت یاریمی کوردستان چێنە و چێ کاریگەری و هەیمەنەی هەیە لەسەر حکوومەت یاریمی کوردستان حزبەکان دەبێت لەناو حزبەکانش ئێمە کەسەکان دیاری بکەین چونکە من بەڕاستی یعنی دێم ئەو کەسانە دەژمێرم بەڕێز کاک کۆسرەت بەخۆی و بە کوڕەکانی بەڕێز قوبات تاڵەبانی لەگەر بافێڵی برای و ئامۆزایەکانی کاگنێ سیرفان و ئامۆزایەکانی جگە لە مەکتەب سیاسیەکان و کەسانی تر یعنی ئەگە ئێستا کە بیان ژمێرین بە تەزبیحێک تەواو نابێتن من دێمە سەر ئەوانە ئەگەر بێت و تەنها ئەوانە باج بە دادپەروەری بدەن بە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی موچەشت نابێتن نەوەک کێشەی تر کێشەی موچەشت نابێتن لە هەرێمی کوردستان یعنی ژیانی چەندین خەڵک دەگەڕێتەوە بۆ دۆخێکی ئاسایی بەڵام گرفتەکە ئەوەیە نایکەن باچیان بە خەڵک نییە خەڵکیان خوێندۆتەوە تو سیرکە یعنی یەکێتی و پارتی زۆر جاران ئەگە سیرکەی دەڵێ یاری دۆمینە دەکەن خەڵکەکەش وەکو مێزێکی لێ هاتووە لەسەر پشتی خەڵکە دەبینین بە بنەماڵە دەکرێت بە بنەماڵە دەکرێتن خەڵک دەچەوسێنتەوە خەڵک دەچەوسێنتەوە موچە بە شێوازێکە لەولایەش ئەولایە خۆکڕەکاتن یعنی لە بۆ یەک تەمەنی یەک درێژەکەنەوە لە ڕووی سیاسی ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی پارتی نەکە یاخود پارتی تەبەنی یەکێتی نەکاتن من داوا دەکەم لە بینەران باوەڕیان بەوە نەبێتن زۆر جاران بە ناوی سێراع و چێشمە و یاخود ئێستا کە باز لەوەی دەکرێت مەخمور پارتی گرتیەوە ئەو درێچێتی تەنها ئەوە تەرکیز دادانی خەڵکە خەر خافلاندنە بە چەندین بابەتی تکە کە بابەتی زۆر تافەهێن ئەوە دەیانوێت تەرکیزی خەڵک لا بن ئەژینا پارتی یەکێتی بەداخەوە وایان کردووە کەوا خەڵکی هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر سەختدا ئێستا دەرچوویەکی زانکۆ ئێستا گلەی ئەوە دەکا کە دانامەزرێتن دەبینێتن کە لە وڵاتێکی ئەوروپی یاخو لە وڵاتێکی دراوسێ چ قەدرێکی تر هەیە ینی بەڕاستی کە دەبینی هەر وەک لە سەرەتا ئاماژەم پێدا هیچ سێکتەرێکی سەلامەت نەمایە هۆکاری سەرەکیش چێیە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها و کابینەش ناکابینەکانی پێشوش دوو سیر کە ئێستا کە نێچیروان بارزانی کە سەرۆکی حکوومەتی پێشوو بۆ ئێستا کە سەرۆکی هەرێمی ئێستاە هەر لە پۆستەکەی خۆی داماوەتەوە مەسرور بارزانی پێشتر پۆستیە بۆ قوبات تاڵەبانی هەر لە پۆستی خۆیدایە یعنی ئەوەی کە هەیە تەنها ژیانی هاوڵاتیانی گۆڕدراوە گۆڕانەکەش بە پێچەوانەوەی کەوە لە ناخۆشی ببێتن بۆ خۆشگوزەرانی بەداخەوە لە جۆرێک لە باشی هاتۆتە خراپ لە خراپی هاتە خراپتری لە خراپتری بەرەو خراپتر و یعنی زۆر خواردتر دەچین ئەوەش دەکرێتن کەوا خەڵکی هەرێمی کوردستان خۆی دەرزوەگرێتن هۆشیار بێتن سیقە و متمانە بەو کەسانە نەکاتن کە تەنها لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بەڵێنی بریقەدار بە هاوڵاتیان دەدەن و فریویان دەدەن بەڵام دواتر دەبینین قسەکانیان بڵقی سەر ئاو دەبێتن تو سیر کە لە ئاستی زۆر باڵات من لە تەوەری پێشوش کە باسم دێوە کردیە یعنی ناکرێتن بەڵێنی زۆر بریقەدار بە هاوڵاتی درا بەڵام دەبینین هاوڵاتی لە چ هەڵبژارانێکدایە کاکە گیان تو سیر کە ئێستا کە خەڵکێکی زۆر کرێنشینە خەڵکێکی زۆر هەیە پارێک کارەبای پێنادرێت پارەی ئای پێنادرێتن لە سزنی مەحەتەی هەولێر چەند ڕۆژێک بەر لە ئێستا یەک لەوانە کە پەیوەندیم پێوە کراوە لەسەر ئەوەی کارەبای تەجاوزی ڕاکێشایە لەبەر ئەوەی پارەی نییە مۆزەفی حکوومەتی و دەرێ پارەم پێنادرێتن چەند ڕۆژێک دەستگیریان کردووە دواتر بەریاندایە بەداخەوە دەبینین دزی بچووک چکە دزیە کارەبا دزینیشە دزیە بەڵام دزی بچووک لە زیندانە بەڵام دزی گەورە حکومڕانە تو سیرکە من هەروەک ئاماژەم پێدا ئەگەر بێت ئەو بەرپرسانەی کە ناوم هینان لە حزب و لە حکوومەت ئەگەر هاتو ئەوانە بازێکیان بە شەفافی دا بە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هاوڵاتی بۆ هاو نیشتیمانی بوو لەو کاتە دەتوانێت کێشەکانی خەڵک چارەسەر کرا ئەو ڕێژە بەرزەی تەلاق نامینێتن ئەو هەموو ڕووداوە نەخوازراوەی کە ڕۆژانە دەبینین ڕوودەداتن بەهۆی ئەوەی کەوا خەڵک بێپارێ ژیان و گوزەرانی خراپە ئەوانە نامینێت کەواتە زۆرێک لە جۆرەکان ئێمە تەکانێکمان داوە بەر خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر سیرکەی حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە دەکاتن چاکسازی دەکەم بەڵام تەماشا دەکەیت چاکسازیەکەی بریتیە لەوەی باری هەژار قورستر بکاتن
دەوڵەمەندیش هیچ گۆڕانکاریەک لە ژیان و گوزەرانیان ڕووناداتن یعنی بەوەی کە بابرین بازیێکی قورسی بخرێتە سەر جێ نییە مەزدە ڕسکی لە کۆمەڵێک شوێنی ترە بە نەشەفافی بە نامەشروعی لە حدودەکانە لە شوێنی ترە کۆمپانیایەکە تو تەندەرێکت هەبێتن ئەگەر بێت و کەسێکی سەر بەفرانی و سەر بەفرانی نەبێتە بە هاوپشت و هاوبەشت ڕێگەت پێ نادەن تو ئەگەر بێت و سەر بەولایانە نەبی کارەکانت ڕاهی ناکرێت هەتا وەکو لە ناو دادگاکانی ژوایری هاتووە ئێستا خەڵک لە دوو ئەوە ناگەڕێتن کەوا چ پارێزەرێک یاسا ناسا بەڵکو دەرێتن چ پارێزەرێک دادوەری دەناسیتن یعنی بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە یعنی فەشەری کۆی سێکتەرەکان لە هەرێمی کوردستان هەبێتن حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووش هەتا وەکو ئێستاکەش هەر شتێکی بە ناوی پلان ڕاگەیاند بێ بەداخەوە 2000 پیلان بووە هەر شتێک کە بە ناوی سیستەم بێتن ئێستا کە دەبینین 2000 کە حکوومەتی هەرێمی کوردستان تەجربەی کردووە دەبینین ستەمکردن بووە لە هاوڵاتی ڕەش و ڕوود ئەوەیە گرفتەکان کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەست بە مەشاعری خەڵکی هەرێمی کوردستان ناکاتن هەر لە کاسبکارێکەوە پێدا بڕۆ تاوەکو کەوە ئێستاکە کە چەندی ڕۆژە موچەکانیان نەدراوە و یاری بە خەڵک دەکرێتن بە پەلا ئەم ڕۆژە موچە دابش دەکرێتن وەزیرەکەی گۆڕان دەرێتن ئەم ڕۆژەیە وەزیرێشتە دەرێ نەخێر ئەم ڕۆژەیە کە وتەبێژی حکوومەت دێتن بە شێوازیشت کاکە خەڵکیان تووشی نەخۆشی دەرونی کردووە هیچ چارەسەرێک نییە جگەی لەوەی کەەوە خەڵکی هەرێمی کوردستان بە یەکانگیری 1 بڕیار لەسەر ئەوە بداتن کەوە دەنگدانی پێشوەخت بکرێتن و ئەوانە دەنجان پێ نەدرێتەوە خەڵک هۆشیار بیتن إلا ئەمە چارەسەرە ئەجینا ئەوی تر کۆمەڵی قسەی تر دەکرێتن ئەمە قسەی بریقەدارە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان باچی بۆ شتانە نییە لە 29 ساڵی ڕابردوو هەتاوە کۆمڕۆکارەوە هەیە بەڵێ سپاس دەکەم کاک گۆرانگە دەرفەتە بوو دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت سپاس دەکەم مامۆستا وەکو چارەسەر هەیە بۆ کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و هەژاری ئەگەر چارەسەرەکەی لەکوێ بۆ حکوومەت دەستی بۆ نابات خۆی لە هەرێمی کوردستان بەپێی جۆرەکانی بێکاری جگەل لەوەی ئەو کەسانی کە بە دوای هەلی کارە ئاگەڕن کاریان دەست ناکەوێت ڕوبەڕووی جۆرێکتی لە بێکاری بووینەتەوە کە بێکاری مقەنعە شاراوە لە ناوکەرتی گشتیشە کامەش پێویستی بە یادە نەزەرەوە پێویستی بە پێداچوونەوە هەیە بۆ ئەوەی کە کاریگەری سلبی نەکا لەسەر دۆخەدارایی و ئابوووریەکە وەکو چارەسەر بێگومان چارەسەر هەیە بۆ ئەوەی کە هەلی کاری زیاتر بۆ ئەو کەسانی ڕویان لە بازاری کارکرۆ بەرەخسێ بە خەسخەسکردنی کەرتەکانی حکومی بە تایبەت کەرتەکانی پەروەردە کەرتی تەندروستی کەرتەکانی گواستنەوە یاخود ئەو کەرتانی کە ئێستا لای حکومەت خۆی هەیە و ئەتوانرێت لە ڕێی وەبەرهێنانەوە بە تایبەت بکرێت کە دەرفەتی زیاتری هەلی کار ئەڕەخسێنێت قۆرغ نەکراوە بیستم لە کۆتایی تەواوی چارەسەرەکە ئەو بڵم کە بە دوورخستنەوەی دەستی حیزب لەم چارەسەرانە و لە چۆنەڵی کۆنتترۆلکردنی بازاری کار و هەروە چارەسەرەکانی تبریتێ لەوەی کە کەرتەکانی تر وەکو کەرتی گەشت و گوزار بواری وەبەرهێنان لەو کەرتانە کەم بکرێتەوە یاخود نەهێڵرێ بۆ ئەوەی وەبەرهێنەران بتوانن وەبەرهێنان بکەن لە کەرتی گەشت و گوزارە ئێستا زەربەی زیاتریان بەرنەکەوتو مامۆستا چونکە ئێستا مەسەلەن بەرهەمی کشتتوکاڵی ئاژەڵی هەمووی بە قاچەغڵێ خەڵکەوەی کە ئاژەڵدارەوە ئەوەی کە کشتتوکاڵە ئەوی شەر لە زیاندایە نینجگە لە موچە خۆرەکە ئەین دەرفەتێکیان نە لە موچە هێشتۆتەوە نە لەو کەرتی کشتتوکاڵ بوون و ئاژەڵداریەکەش بێگومان جۆری قاچاقچێتی کردن و هێنانی کاڵا لە دەرەوە بۆریوسان هەر ئەچێتە هەمان بابەتی خۆرەکردنی ئەو کەرتانە و هەروەها بە هەدەردانی سەرۆت و سامانی ئەم وڵاتە بۆیە ئەگەر بەرپرسانی ئەم وڵاتە لە خەمی خەڵکو و دانیشتوانی ئەم هەرێمن و ئەیانەوێت زۆرترین لایەنگر و هەواداریان هەبێ ئەیانەوێ ناویان بە پاکی بچێتە مێژووە پێویستە چاکسازی بکەن لە تەواوی ئەو سێکتەرانە یەکەم هەنگاویان بریتە لە دوورخستنەوەی دەستی حیزب لە تەواوی سێکتەرەکان ئێمە ڕاستە لە سیستەمێکی دیموکراسی و هەڵبژاردنە ئەژین لە هەرێمی کوردستان حیزبی براوە پێویستە چۆنەڵی ئەو بەڵێنانی لە کاتی بانگەشایەتی جێبەجێ بکە بەڵام هەر هیچ نەبێ ئەو بەڵێنانی لە کاتی بانگەشایەدایانە جێبەجێ بکەن کە بێگومان چارەسەری دو پەیامت بە کورتی پەیام بریتە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هەر هیچ نەکات تعدیلی یاسای کاری تایبەت بکات ڕێبە ئەتنەناوەی دەستی بیانی نەیات بۆ ناوکەرتی کارکردن لە هەرێمی کوردستان کەمە کاریگەریکی زۆر گەورەی هەبووە بە نسبەت دیاریکا بۆ کۆمپانیا تایبەتەکان کە کەسانی بیانی بۆ ڕێژەیە کارکەن و هەروەها ڕێگە لە دووبارەکردنەوەی کاری ئەو کەسانی لە کەرتی گشتی کارەکەن لە کەرتی تایبەتی شاکار نەکەن بە تایبەت لە کەرتی پەروەردە خوێندنی باڵا و هەروە تەندروستی بۆی دەرفەت بۆ دەرچوانی دانەمەزراوە ئەو کەسانی ڕوو لەو بازاڕاکەن بڕەخسێنێ کاک بەرهەمەکو بەڵێنەکانی هەڵبژارنی چیان جێبەجێ کردو بۆ ڕخساندنی هەریکاریە خود بە پێیەوەی کە ڕێژەی دانیشتوانی هەرێم گەشەی دانیشتوان دوو
لە 2.3 بەپێی ستانداردی ژیانی دەبێت ساڵانە نزیکی 130,000 هەلیکارێک بڕەخسێنرێ چەندیان ڕەخساندووە ساڵانەوانە یاخود زیاتریان کردو تا ئێستا هیچمان نبین ینی هیچ هەلێکی کارمان نبین وەک ئەو بانگەشانێک ئەوان بانگەشیان بۆ کرد لەگەڵەوەی هەلیکار بەڕەخسێنن بەڕاستی ئێستا نزیکەیەوە داخل ئەمەش ڕێژەی بێکاری زیاتر بەرز کردوێتەوە لە باتەوەی هەلیکار بڕەخسێن هەلیکارەکەشیان نێش ینی تەواوی تر ینی خەڵک بێزار بوو بە تایبەتی گەنجان دەرچوانی دانەمەزراو ینی تر ئەگەر هەڵبژاردنیش بکرێت دەبێت دەرچوانی دانەمەزرام پێیان بۆ دەرچوانی دانەمەزراو چونکە ئیتر ئێمە وەکو دەرچوانی دانەمەزراو نە حکومەت بە حکومەتی خۆمان نەزانی نە بە سەرۆکی خۆمانیان نەزە بە هیچی خۆمانیان نازانی لەبەر ئەوەی ئەوانیان توانی هیچ بۆ ئێمە بکەین هیچ دەرفەتێکیان بۆ ئێمە نەڕەخساندووە ئیتر ئێمە بۆچی بە حکومەتی خۆمانی بزانی بۆچی بە سەرۆکی خۆمانی بزە وەڵا هیچ نە سەرۆکمان نە حکومەتمانن چونکە بەڕاستی گەنجیان چەسانۆتەوە ینی من داوام هەیە لە دەرچوان ئەبێ ئیترم هەر هەڵبژاردنیە بکرێ بێ بەرەیەکی بەهێز دروست بکەن و سزای ئەو کەسانە بدەن سزای ئەو کەسانە بدەن کە ئەو گەنجیان بێکار کردو گەنجیان سزا داوە لە ڕێگای ئەوەی کە بەڵێنی گەوریان داوە بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە داواشان لێکم داوا لە بەرپرسانی شەکەم سەردانی ئەوەندەی سەردانی ئەوروپا و وڵاتانیان کردووە کە بۆ قمار و بۆ بارخانەکان و بۆ خۆشی خۆیان چوونەتە ئەو وڵاتانە ئەگەر بێت و سەردانی وڵاتێکی وە کوێیتیان بکردا فێری حکومڕانی ئەبوون ئەگەر فێریش حکومڕانیش نابابێ ئێمە فێریانەکە کاک ئێمە کۆمەڵی گەنجی هەمەی خاوەن شادە و بڕوانامەی باشتر بەڕێوەی بەڵێ زۆر لەوان باشتر بەڕێوە بێن بڕوا بکە ئەوان 30 ساڵ حکومڕانی ئەکەن ڕەنگە ئێمە بە دوو مانگ بتوانین نیوەی حکومڕانەکەی ئەوان ڕێک بخەینەوە یعنی ئەوان تێکیاندا حکومڕانیان تێکداوە ئەگەر حکومڕانیان تێک نەدا خەڵک ئەوە بێکار نابوو خەڵک بێموچە نابوو ژیانی خەڵک بەم شێوازەی لێ ناهات سپاس دەکەم کاک گۆران دوو خولەکیش بۆ بەڕێزت سەبارەت بە ڕەخسانیالی کار لە کۆمپانیەکان بڵێن زیاتر بۆ ئەوانەی کە بیانیە بە تایبەتی لە بواری نەوتوە پێ دوایان بێکاری واژاریش سەریان دەخوا گەر چارەسەرێکی بۆ نەوزێتەوە با دوو خولەک تەواوی کەی سوپاس دەکەم بەڵێ کە باز لە کۆمپانیەکان دەکەی بەداخەوە ینی دەبینین احتیکار و مۆنۆپۆلی تەواوی ئەو کۆمپانیان نەکراوە هە لە کۆمپانیان نەوتەکان لە سیکوریتیەکان هەمووی ئەو بەرپرسانە نەتو سیر کە ینی کە بەشێکیان باز نادەن لەوانی کە پەیوەندیە لەوانی کە گەیاندنە هەموو ئەو کۆمپانیانی کە هەیە احتیکار کراوە لەلایەن مەکتەب سیاسیەکان یاخۆت ئەو ئامۆزایانەی کە ئێستا کە لەناو سیاست کە محارەبە یەکتر دەکەن لە شاشەکانی ڕاگەیاندن بەڵام ژێر بەژێر وانە ئەمە هەمووی دەگرێتەوە سەروان ئەگەر هات و تەسکی حزبی ناوچەیەک یاخود کۆمیتەیەک نەبێتن هەریکار ناکرێتن دەبینی خەڵکێکی لە شاری شترەوە بە واستەیەک دێتن لە شوێنێ شتدا دەمەزرێت بەڵام خەڵکی شوێنەکەدا نامەزرێتن لەبەرەوەی تەسکی حزبی لە بۆ ناکرێتن بۆیە ئەوە دەگرێتەوە سەرەوەی کەەوە احتیکاری ئەو بابەتەش کراوە حکوومەتی هەرێمی کوردستان نازان بەرپرسەکان چیان نییە جگە لە عەقڵ هەموو شتیان هەیە سەیرکە ماڵ کۆمپانیا سەفەر گەڕان سەیارە کۆمەڵێک شت بەس عەقڵیان نییە چونکە ئەگە عەقڵیان هەبایە عقلیان هەبایە ئێستا کە ڕەچاوی دۆخی گوزەرانی خەڵکیان دەکرێت لە ئێستادا ڕەنگە مامە حاجیەک لەبەر ئەم سەرمایە زستان بەرگە نەگرێتن کە 6 ساڵە لە شاری هەولێر حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی پێدابەش نەکراوە بەداخەوە ئەگەر هەستیان بە مەشاعری خەڵک کردبایە ئەگەر شعوریان هەبایە وەکو حکوومەت وەکو حکومڕانی هەستیان بە ئازارەکانی خەڵک دەکرد بەڵام بەداخەوە دیسان دەیڵێمەوە هەموو شتێکیان هەیە تەنها ئەوەیە کە نیتیان کە عەقڵە لە بۆ ئەوەی کەوە خۆشگوزەرانی لە بۆ خۆیان و لە بۆ خەڵک تاوەکو بەردەوامی هەبێتن ڕەچاوی دۆخی گوزەرانی خەڵک بکەن بۆیە تەنها دنیایان بۆ خۆیان دەوێت ئەمەش دوجار خراتر لە دواتر دەبێتن و بە دڵنیاییەوە ناچێتە سەر خەڵکی ڕۆژگارێک دێت ڕۆژگار ڕۆژی لە دوای و قسەی خۆی دەبێتن لەسەر ئەو بابەتە سپاس دەکەم ئەگەر بە کورتی کاک بەرهەم چووکە کاتم نەماوەشت پێیامێکتمان زۆر باش بەپێی دوایین ئامارکە بایۆمەتری کراوە نزیکە 9,000 کەس دووموچە و سێموچە هەیە کە ئەمە شێ کردوێت ئەو عەقڵی حکومڕانیە کە کردوێتی کە مامۆساڵی نیانە من ئەڵێم هەیەە بۆ تێکدان بەڵام بۆ حکومڕانێکی دروست نییە سپاس بۆ سوێ لاتان کاتمان تا و سپاسن دەکەین سپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سپاس باوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ